فرسەتە ئەی کوردەخیلە قەت نەکەن بکشێنەوە، ئینتیقامی دین و ناموس زوو بە زوو بستێننەوە. بەو خودایەی لامەکانە بێخودا هیچ ناکرێت. ببنە حیزب الله عەزیزم، قەت لە یەک مەپسێنەوە. پشتیوانتان گەر خودا بێ چێ هەیە خۆی ڕاگرێ؟ خوا لە قورئان وعدی داوە، ئایەتە بخوێننەوە. اشتراکی و مارکسی بۆ دینی ئیسلام ئاگرن، بۆ خودا تێکۆشە ئەی کورد هەردوو لا بکوژێننەوە. ئەو کەسەی فتوای کە داوە پیا و ژن تێکەڵ ببن، دیارە بێناموسە بۆ خۆی، زووچنە بیشکێننەوە. ژاری وەی بابی نیفاقە جەرگی کوردی وارزاند، زوو بە بەردی یەککەتیتان مێشکی ئەو بپژێننەوە. سەیری تاریخ و کتێب بکەن، هەر نیفاقە کوردی کوشت، عاسی جەرگی پڕبرینە، چیتری مەکولێنە. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستا کرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.